ئەختەری نەمەتزان ڕقم هەڵدەستی بە شۆرت بانگم ئەو دەکەی. ڕۆژەوا لەو ماشینە بوو کە بە خەز وەرگیراوەدا خەریک بووی هۆڕنت لێدا و قاخا پێکەنیت بەخۆم گوت چاو لە ڕۆژگارکە هەموو فڕێیاندام و تەنیا مامەوە لەگەڵ ئەختەر نەمەتزان. ڕقم هەڵدەستی بە شۆرت بانگم دەکەی. گوتم نا کوڕە نا ئەمە زۆر باشە ئەمە غەریبی و بێکەسی تۆی دیوە دەیەوێ کۆت کاتەوە ئەختەری نەمەتزان. ڕقم هەڵدەستی بە شۆرت بانگم دەکەی. گوتم بۆ هەتا ئێستا پشتم تێکرد بوو چاوت خوچێنەوە دەستی بگرە و لەگەڵی بڕۆ بزانە هەتا کوێ دەتوانی بڕۆی. هەرکە چاوم کردەوە دیتم شوشێل کوڵم بەدەستەوەیە. من نەمنانی و دەستت. هەرکە چاوم کردەوە دیتم منداڵەکەم خەریکی گاگۆڵکەیە و دەچێتە زگ پاکەتەکەی جگەرەکەی دایکی. منداڵە پەی جۆرە. هەرکە چاوم کردەوە دیتم خامکی کچەکەم بە پایپەکەت بڕاوە. کەوت بوو قەیاس. ئەو ڕۆژە لە باخی هاشم کاتێک وادای گەورە هات بۆلام زانیم کە هاودەستی هاڵە بووی لەسەر ئەو تەلەفۆنا لەسەر ئەو تەلەفۆنە دەمەویست لەگەڵ خۆم بتبم. باوکمت لێشساندم. باوکت خۆ سەلمانی ئەمیر عەلی لێ ئەستاندی هەر ئەوەی ئەمڕۆ خستە زیندانەوە کوپە زێڕەکەت لە کۆڵ خۆت کردەوە. وکشی باوکم زێڕە لە کاری زێڕدایە زێڕ دەگوازێتەوە زێر کەنا گەوهەر. دەی ئەوە بە من چی؟ هیچ باوکم گەوهەر بوو گەوهەرە باوکم نەبکوژی باوکم ئاری دەزمە. ئەو وەڵامێکی نێ بداتەوە من وەڵامت دەدەمەوە. ئەگەر ڕۆژی قیاس نەبوو من هەم هەتا ڕۆژی ڕوونتان لێ بکەم بە شەو لەبەر ئەو تانەوتە شەرانەی ئەم شەو لە مێردەکەمتاندا. پاڵ بدەوە بە قوربان ئارام بە پاڵ بدەوە. پەنجەرە Please noch kan pröva med tjejkamraten. زۆر سپاس.
چی بوو دەیە؟ کوتی هەموو شتێک چارەیەکی هەیە. من ڕێگا چارەتانم. کێ؟ هەرو کوڕەوە پەنچەری ماشێنەکەی گرت. یانی چی من ڕێگا چارەتانم؟ یانی چی؟ وەخەبەری بڕۆ ناو ژوورەکەت. دوای 3 ساڵ 2 ساعت قسە نەکەین خۆش تێ. کاتێک نەشەی خۆشم ناوێ. هەرێ ئەوەت پێشتری ژووتە بوو. بەو ژنەم وت من ڕێچارەتانم. چۆن ڕێچارەیانم؟ جاهان، من بەڕاستی غیاسم زۆر خۆش دەوێ. من چۆن ڕێچارەیانە؟ دەزانی لە کەیەوە من لە دوێ غیاس هەڵدێم؟ من چۆن ڕێچارەیانم؟ لەو کاتەوە لە بەنیخانە بەر بووم. نا لەو پێشەویشەوە لەو کاتەوە واتۆوتت غیاس دڵی بەلای کەسێکی ترەوەیە. لەبیرتە؟ من چۆن ڕێچارەیانم؟ مەگەر ناڵی 3 ساڵە پێکەوە قسەمان نەکردو دەی خەریکم قسە لەگەڵ دەکەم، دەردی دڵ دەکەم، باسی خۆم دەکەم، باسی غیاس دەکەم، لەوەی وا ماندوو بووم لەو کلکە سوودێکردانەی بۆم کرد. دیسانیش دەڵێ من چۆن ڕێگە چارەیانم. کاتە دەمنێری لای خەڵکە پێیان بڵێم ڕێچارەیانم، دەی دەبێ بزانم چۆن ڕێچارەیانم. من لە ماوەیەدا زۆر گۆڕاوم. قسێکی خۆشت بۆ بگەڕمەوە. لەم ماوەیەدا 5 جار لەبەر غیاس وەلام ناوە. ئەختەر و وەلانان، ئەختەر و عاشق. بۆم گێڕایەوە جلوبەرگی بوو کیم لەبەر کرد. ماشێنمان گۆڵ لێدا بە هۆڕن و چەپڵە ڕێزان. پێم وتی کاتێک ئاوا لە کەمپ لەدایک بوو ناوکی تەواو پێچرا بوو بە دەوری ملیدا. غیاس بە دوکتۆرەکەی وت ژنەکەم گرنگترە. وتی ئەگەر بڕیار بە زیندوو ڕاگرتنە ژنەکەم زیندوو ڕاگرن. خۆی بۆی گێڕامەوە. پێم وانیە غیاس قەت درۆی لەگەڵم کردبێنە. تۆ تا ئێستا درۆت لە غیاس بیستووە؟ نا نەمبیستووە. لەبەر دڵی من دەڵێ یان نا نەمبیستووە. ئەی بۆ ئێستا لێم بێزارە. من ئەگەرچی لێ بێزار نیم بەڵام زۆر لێ ناهومێت بووم. دەمەوێت فێڵی لێ بکەم. ئامۆزایەکم بوو کڵاوچی بوو. تاکو ڕۆژێک زانی خەریکە دەبوو.
ئامۆزاکەم هەتاتی خەریکە دەمرێ زیاتر پەرەی بە کڵاوچێتیدا. هەموو ماوە سامانیشی کرد بە ناوی ژن و منداڵەکەی کە دوا ڕۆژ کەوت و مرد نەتوانن هیچیان لە چنگ دەربێنێ. بە کورتی دنیا بووە جەنگەڵ و کوڕەمامی من بوو بە گورگ جا شەو ڕۆژ لە خەڵکی بچڕی و بردی. کوپە زێڕەکەت لە کۆڵ خۆت کردەوە لە کاری زێڕدایە کشی باوکم زێڕە زێڕکەنە گەوهەر کچەکە چەند ساڵیەتی کاتە تۆ بمری غیاس ماشەڵا حاجی خاتوون ئیتر کاتژمێرەکەمان لەسەر هاتوچووی جەنابەت قڕمیش دەکەین هەموو ڕۆژێک دەی بەیانی ئیتر چ بکەم دڵێ ئیتر هەموو ڕۆژێک وەکوو کاتژمێر زەنگ لێ دەدا هەموو ڕۆژێک لەسەر کاتژمێری خۆی دەمگەێنێتە ئێرە هەر بژی هەڵامەتەکەی باشتر بۆتەوە دوێشە و شەڕێ بوو لێرە ببوورە ببوورە کری ئەم مانگەی ئەم دوو ژوورە هەتا دەستەکانت خۆش بێ بە زیاد بێ تکایە ببوورە چی بووە؟ هاتوتە خوارێ سوپی شالغەمە شالغەمیشم بۆ هێناوی ئەگەر درەنگ هەستا گەرمیکەوە باشە بۆ خۆشت بیخۆ من جارێت تا چەند کاتژێرێک لێرەدام ئاوا چۆنە؟ کاتێک گەورە بوو بۆی دەگێرمەوە کە
لەو ڕۆژانەی وا تەلاقدان زۆر حاسان بوو ئە بۆ ئەوەندە من زەختم خستە بوو سەر دایک و باوکی و لانشینی ئۆتێلم کردبوون. چی بڵێم؟ بڵێ پاک بوومەوە. پاکم. کاتێک ناشەم دنیا دەبەخشم بە مرۆڤەکانی. کاتێکیش خۆماری هەمان مرۆڤەکان لە تووپەت دەکەی. چێشتەکانتم زیاتر لە قسەکان پێخۆشە دایە گەورە. لەگەڵ کێ شەڕی کردووە؟ لەگەڵ هالێ. لە دێشەوە هەتا ئێستا چۆن بەرگەی ئەم سەرمایە ئێرەت کرد؟ چووم هەولە دوایی تۆزە گەولاتر لە لای داشقەی پاقلە فرۆش لە پاڵ چەلەنگی ئاگری کرێکارانی سەرجاددا، بەڵام لە ڕێکی ئەم دیوارە دوور نەکەوتمەوە. ئەم غەیاسە چۆناوچۆن ڕازی دەبێ ها؟ بە زۆر مستی یەکەم خۆکارێکی نەکرد. زێر لەسەر مەنجەڵی شەلغەم فرۆش و چەوەندەر فرۆش بە خۆمم کۆت هەموو ماڵ و سامانەکەم بکەم بە پارە بەشک و چاوی بیگرێ. لەولاتر لای چەلەنگی ئاگرەکە پێکەنینم هات. ئاخر چیم هەیە بۆ فرۆشتن؟ شۆفێری بۆت خراپ نییە؟ نەبەقەت دووری لە تۆ. کاتێک پاڵ بەم دیوارە دەدەمەوە هەر دەڵێی لای باکوم. دیوارەکانی ئێرە پشتەکەی چەند سەد مترێک حاوشەیە، دوای ئەوەیش چەند سەد مترێکی ژوورەکانە. وەکو ئەو گەنجە ئەویندارانە قسە مەکە. باوکمە بەڵام لە پشتی ئەم دیوارانەیە. ئاوا سوکنایم دێتێ. ئەی من چۆن ئەو چۆن سوکنایم بێ؟ قسەکە حەق بە تۆیە باوکتە. بابە مەگەر کەم کەسێکە، بەڵام پاڵدانەوە بەم دیوارە یانێ هەڵەیەکی گەورە. جار پێم وایە باوکمت خۆش ناوێت. خۆشنەویستنی من نەیخستووەتە پشت ئەم دیوارانە. کەوایە خۆشت ناوێت. ئاهی دەکرێت تۆزێکیش بژین. چۆن ئاو چۆن کاتێک باوکم لە پژەم دیوارانەیە چۆن ئاو چۆن بژین.
هەی بە قوربان گوڵی بابە چەند جوانە. ئەمیرعەلی ناوتەیان شۆرەتە. سەلام عەزیزەکەم. سڵاو عەزیزەکەم لەگەڵ ئاهی هاتیەوە؟ ئاهی چۆنە؟ چوون بۆ پێناسەی منداڵەکە؟ نازانم. ئاهی دەبێ بچێ. تۆش دەبێ ئەو پلکانانە بچیتە سەرێ لەسەر قەرەوێڵەکەت بخەوی و حەوتویەک بشوو بدەی. عەزیزەکەم، گوڵە سوورەکەم، دایەکەم گیان. تۆش دەبێ زەحمەت بکێشی. جلەکانی من و ئاهی و بەشێک لە کەلوپەلی منداڵەکە لە دوو جان تا ئەکۆکەیەوە هەتا من بیبم. بیبەی؟ ببوورە دایە من ناتوانم دانیشم. پرسییم بیبەی؟ ماڵی ئاهی ئەوان شامی قەریبانە. ئاهی دەیەوێت لای دایکی بێ. دەی کەوایە بەشی یەک دوو ڕۆژ جلت بۆ دادەنێم ها؟ زیاتر؟ هەموو ڕۆژێک سەردانت دەکەم. سەردانم دەکەی؟ دایکی تەنیایە. وەکو دایکی تۆ. ناخر مێردەکەی نییە. دەی وەکو من. دایە توش لەگەڵ ئێمە وەرە. بۆ ماڵی بکوژی باوکت؟ هێشتا هەر ئەم قسانە ماوە. بۆ من گرنگ تۆی و مێردەکەت و منداڵەکەت. دایە ئێمە دەبێت گەڵاڵەیەک داڕێژین هەتا تاالە. دیتت غەیاس ئاگری لە ژیانمان بەردا و تۆی جان تا بەشان کرد. دیتت؟ من هەر لە پەنای خۆتم دایە. غەیاس ئاراممان لێ دەبڕێ. دایە تکا دەکەم ئەوەندە بێت دەسەڵاتی منوێنە. هەر ناچم باشە. ئاخرەکەی چی؟ ئاخری نیە دایەکیان. نا تۆ دەبێ بڕۆی. ئاغاوەلی مرد و من تەنیا بووم. ئاهی لێم تێگەیشت هات لێرە ژیا. ئێستا ژنۆرەی منە کە لەبەر ئاهی. باشە هەرو گەڵاڵەیەوە تۆ داتڕشت. باشە؟ پێنجشەممە بە پێنجشەممە من سفرە ڕادەخەم و میوان بانگ دەکەم. زۆر لە مێژە من میوانم بانگ نەکردووە.
لە خۆم و لە تۆشم شێواند نا؟ خۆ ناچیتە ڕێگای دوور وەکو خۆت کوتت سەردانم دەکەی. دەچم هەموو جدوبەرکەکانتان بنێمە ناو جانتاکەت. ناوی بوو بە لادانی تر نا؟ لادانی ئامیرالی. ئامیرالی ناوی نییە ها، شۆرەتیەتی. سڵاو سڵاو خاڵە پیرۆزە وی 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 چاول و کچەکە چەند جوانە ماشەڵڵا خاڵە ڕواڵەتی چوەتەوە سەراوان هەوو مێردەی تۆ چکاری داوە بە جیهان جیهان ژن براکە غیاس لەبەر دەرگایە ڕەنگە کاریشی نەبوو تۆ ڕاوەسە ڕاوەستە بزانە غەیاس تۆی ناردووە پێم بڵێ غەیاس هەر ئاگایشی لێ نییە چی بووە؟ بڕۆ دواوە ڕاوەستە کوڕە دەڵێم چ بووە؟ کوتم بڕۆ دواوە ڕاوەستە جانتای گەوهەری خەڵک هەر ڕێژمە ناو داوێنی غەیاسەوە هەتا ڕەزایەر بدا اینجا باوکەم حکمی سێدارەمەوە دەرکات پێت چۆنە؟ من وەکو ئێوەم دزم جانتای زێری خەڵک بدەم ڕەزایەت وەرگرم ها؟ تەنیا پێشنیارێک بوو بە غەیاس بڵێ ئاهی هەر هێندە هۆگری کاری نایاساییە کە تۆ لە ناوبەرێ نەک ئەوەندەش کە ببێتە دەست بڵێم بڕۆ ملت بشکینە تا چەند بەبژێرم ون دەبی ها؟ سێ ژمارە باشە؟ باشە تۆ حاڵە داگادار کرد؟ بە هەڵکەوت بوو من فێر نیم قسەی دەرەبەر مناو ماڵەکەم منیش بەرە نێو کایەکە مردی خوشکەزاکەمی تر بووینە خەزم پێکەوە تۆ هۆکاری بکوش بوونی باوکمی بە تەنیا دەرەقەتی غیاس نایە بە تەمای شەڕفرۆشتن نیم وەکو هەموو خەڵک ئاسایی دەژیم هەتا باوکم بێتە درۆ دەکەی جوانتر لە ڕاست من لە غیاس ناترسم ئارێ بیستومە سێژار هاتووە دوکانەکەتی شێواندووە تۆش نەدوێرەوە هیچ بڵێ ئەو سێژارە من نەبووم تۆ کارت هەر درۆکردنە بە گیانی خوشکم نەبوو ئانوشە خان چەنیایە ئێمە دەچینە ماڵی دایکم لە لای بە ئەگەر تاقام جارە بمەوێ لێم نەپرسی چۆن ناوچۆم بوو دەڵێی چی؟ هیچ دەڵێم دایکم جانتاکەمانی ئامادە کردووە دەستی خۆش بێ با بڕۆین دیتە تەنیا بووم بەهادۆر دیتە تەنیا بووم دیتت ئەو شتەی وا لێی دەترسان بەسەرم هات تۆ دەترسی چونکە منت قبوڵ نییە مێردەکەم کچەکەم
براکەت بە قوربانت بێ ئەگەر بە شایانی بزانی خوا نەکە هەڵبەت بە شایانم دەزانی قبوڵت کردوم و ژیانت لە پێناو من بەخت کردووە منداڵ بی و داواکارێکت بێت بۆ خوشکت داواکاری باش بێت لەبەر دڵان بێ براکە لە چێشتخانە گوێ هەڵخات و دوای هیچ ببی سێ خوازبیێنە کە دەڵێ ئەنوشە خان خۆشم دەوێ بەڵام بەبێ براکات دواییش تۆ پێی بڵێ فت خڕیکەوە و بڕۆ نەتبینمەوە بابا بڕۆ بابا بەڵام ئەگەر لەگەڵ ئیسماعیل ناوی ئیسماعیل بوو نا ئەگەر شوت کردبایە بە ئەو ئێستا لە حاڵ و دۆخێکی تردا بووی ئاغاوەلی قەت کارێکی نەکرد هەتا پاژیوان ببمەوە ئەرێ هیچی نەکرد بەڵام ئەو زۆر جاهێڵتر بوو ئەگەری نابێ ئاغاوەلی من بێ وێنەیە بڵێ بە چاوان شتێکت پێ بڵێ دەمەوێ غەیاس لە نیوبەرم چ بیرێکی ناحەزە من قەت بە کەڵکت نهاتوو دەمەوێ هەر لەم بابەتە بە کەڵکت بێم کەوایە کارت بە غەیاس نەبێ من قەرزداری کاکوەلی کەوایە کارت بە جەرگی ئەو نەبێ ها لە جەرگی کاکوەلی بوو غەیاسیش هەر جەرگی ئاغاوەلیە بڕوانە دادا من پێم وایە من نامەوێت تۆ پێت وابێ بڵێ بە چاوانە توخنی غەیاس مەکەوە داخە ئەو خەریکە توخنی ئێوە ژیانتان دەکەوێت زل لێ یەکەم دوایین هەڵەیە سەلمێنراکە هەڵەیە قارەمانم ناوێ سەرت لە سەرکاری خۆت بێ باشە و توانەوەکەت ببینم ئەگەر بتەوێ غەیاس لە نێوبەری ناتوێمەوە دەبمە خەڵووز بە جوانی وەرە و بڕۆ کارەکەت بکە و ژن بێنە منداڵت بێ بێڵە با داخی ئاغاوەلی دوایین داخیم بنەماڵەیە بێت تۆ دەڵێ بڵێ بە چاوان دەڵێن بە چاوان بە دڵ و بە گیانیش دەڵێن بە چاوان بەڵام ئەم غەیاسە خەریکە کارەسات دەخڵقێنێ بۆ ناو نیشانەی کە 3 جار وەکو ڕۆستەم هاتووە دوکانەکەی شێواندووە و خوێنی کردووە نیشانەت دەوێ کوتی حاڵە دەبێت 3 تەلاقە بدرێن نیشانەت دەوێ هەر ئێستا لەسەر کۆڵان ژن براکەی لەگەڵ ئاهی دەستە و یەخە بوو ژن براکەی هەر ئەوەی وا دوێشە و لەبەر هۆتێلەکەی پامنار دیتم دوێشە و پامەنار چی؟ ها؟ ها؟ دەمەوێ بچم ئەو کوڕە ببینم ژن براکە دەمەوێ بزانم قسەکانی دوێشەوی پەیوەندی بووە بە هاتنی ئەمڕۆی بۆ لای ئاهی یان نە دوێشە و چۆن شەوێک بووە چ قسەیەک بۆ کوێ هەرجێک تۆ بچی خۆت دەتوانی سەرپشکی سەرپشکی ئەوەی لەسەر کام مۆبلدانیشی هەتا من بێمەوە بڵێ بە چاوان غیاس غیاس غیاس
دەتەوێت لە هی دەرکێشی هەتا خوێنی باوکم